100 ساڵە لە عێراق هەمان هەڵە دووبارە دەکرێتەوە. وانە لە ئەزمموی تاڵ و شکستی دوای شکست لە شەڕی دوای شەڕ و لەو هەموو باج و ماڵوێرانیە دەرس وەرناگیرێت کە گەلان و پێکهاتەکانی عێراق بینیویانە. بۆچی لە کاتێکدا ئێمە لە عێراق دەتوانین دەوڵەتێکی بەهێز و پێشکەوتوو بین، دەبین بە یەکێک لە خراپترینەکان دامەزراوەکان فەلەج دەکەین. شارەکان دەبنە مەترسیدارترین شاری جیهان بۆ ژیان. هاوڵاتیان هێشتا لە نەبوونی خزمەتگوزاری زۆر سەرەتایی بێبەشن. خەڵکی عێراق شایستەی ژیان و ئێستا و داهاتوویەکی زۆر باشترە. ژیانێک بەرەبەرە ئازار و مەینەتەکانی ڕابردوو ساڕێش بکات بە ئومێدەوە بەرەو ئایندە هەنگاو بنێت. ئەمە بە واقعبینی و بە خوێندنەوەی ڕاست و بە تێگەیشتن و ڕەوانگەی تازە بۆ چارەسەری کێشەکانی عێراق دەکرێت. بە عەقڵیەتی زۆرینە و کەمینە، بە دروستکردنی میلیشیات، بە ڕاوەستاندنی دامەزراوەکان، بە هەژمونی تایفەگەری، بە هەڕەشەی شەڕی ناوخۆیی و بیری تەسکی سەردەست بە هیچ شێوەیەک ئەمە نایەتە دی. دەسەڵاتداران لە عێراق نابێت چیتر ئەسیری دەستی ڕابردوویەکی تاڵ بن بۆ ئەوەی عێراق ببێتە وڵاتی هەمووان، ببێتە وڵاتێکی سەقامگیر و ئاوەدان و پێشکەوتوو، ببێتە ئومێدی ژیان بۆ نەوەکانی ئێستا و داهاتوو. دەبێ هەمومان بە جورئەتەوە دان بە هەڵەکانی ڕابردوودا بنین و خواست و هەوەسی خۆسەپاندن و چەند بارەکردنەوەی ڕابردوو واز لێ بهێنین. ئارامی و سەقامگیری عێراق پەیوەندە بە ئارامی و سەقامگیری ناوچەکە و جیهانەوە.